بەنای خۆی گەورە و میهرەبان خۆشەویستان چارەخوازی ئەم جارەمان حاڵەتەکەی تایبەتە بەردی گورچیلەی هەیە تایبەتەکەی لەوەیە بەردەکەی زۆر گەورەیە هەموو ژوورەکانی گورچیلەی گردووەتەوە وەکو شاخی مامز لاتووە بۆیە بەو بەردانە دەڵێن شاخی مامز طبعاً خۆشبەختانە ئێستا لە ڕێگای نازڕۆ و نەشتەرگەریە دەکرێت پێشووتر ئەم چارەخوازە نەشتەرگەری گورچیلەکەی کەی بۆ کراوە بڵێن گورچیلەی لای چەپی بە هەڵدڕین بۆ ئەوی بەردەربێنە دەرێ بەڵام ئێستا گورچیلەی ڕاستی تووشی بردبووە ئەو بەردە گەورە پشتیوان بەخوا تەنها لە ڕێگای کونێکی بچووتر لە 1 سانتیم ئەو بەردە دەرێنین و پێویست بە هەڵدڕین ناکات فەرموو لەگەڵمانە بن ئێستا نەشتەرگەرێکی بۆ دەکەین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی